معاشەکەی بۆ نمونە 900,000 950,000 ئەڵێ من بە دزی خێزانمەوە، یعنی لای خێزانی وتوێتی معاشەکەم 700,000 250,000 بە دزی خێزانیەوە ئەدا بە دایک و باوکی، دایک و باوکی دەستیان کورتە باش ئەو 250,000 ئەدا بە ماڵ باوکی، ئەدا بە دایکی و باوکی بە یعنی بێئاگایی خێزانی. ئایا ئەگەر خێزانی نەزانێت گوناحبارە بێت؟ باشە بۆچی خێزانی نەزانێت؟ ئەڵێت لەبەر ئەوەی کە شتێک لە دڵیا دروست نەبێت یان نازانم، ئەڵێ من گوناحبار ئەبم. من وا نازانم، پیاو نابێ لاواز بێ، بەڕاستی پیاو نابێ لاواز بێ. کاتێ پیاو باشە پیاو دایک و باوکی لە ژیان نابێت، ئەبێ بە بەرچاو ژنەکەیەوە بڕوا قاچی دایک و باوکی ماچکە، دەستی دایک و باوکی ماچکە، ئەو ها دەست بک بە گیرفانیا 100 200 300 بیکاتە دەستی باوکیەوە، بیکاتە دەستی دایکیەوە، فەردە برنج بداتە شانیا بیبا بۆ ماڵی باوکی، قاتی کوردی بکڕێ بۆ دایکی بۆ باوکی، هەموو شتێکیان بۆ بکات بە بەرچاو ژنەکەیەوە بۆی بکات. وە ژن بۆی نییە بڵێ پیاوەکە بۆچی ئەوە بۆ دایک دەکەیت. من دایکم بە پێستی سکی 9 دانەماڵ من هەڵگرتووە، دایکم هەموو قوربانیەکی بۆ من داوە، باوکم هەموو ڕەنجەڕۆیی و زەحمەتێکی بۆ من کێشاوە، ئێستا من جەرگی خۆمی بدەمێ، خێزانم بۆی نییە بڵێ بۆ جەرگی خۆتی دەیتێ، هەردوو کلێکان مێدەمێ، هەردوو چاو مێدەمێ بەبێ چاو ئەسوڕێمەوە. بۆیە پیاو نابێ ئەو نەزەلیل بێ بەڕاستە. من بە عیبەی ئەزانم پیاوەتی خۆی بداتە دەست ژنەکەیەوە، ژن ئاغا و چۆخە باشە ئەم پیاوە نەوێرێ فزە بکات. بابە ئەوە چییە؟ الرجال قوامون على النساء. پیاو لە دەرەوە کەسابەت ماندووبوون ئەکێشیە عارەقەی ناوچەوانی خۆمە، ئەیدەم بە خوشکم هەدیە بۆ خوشکمەکڕم، بۆ برامێکڕم، بۆ دایک مێکڕم، بۆ باوک مێکڕم، ئەگەر خێزانم بێ نانە بێ ئاوە بێ جلوبەرگە بێ خانووە بێ کەوەنتەرە بێ سەیارەیە قەیناکە قەینا بەڕاستی. بەڵام کاتێ تۆ هەموو ژیانت بۆ خێزانەکەت تەرخان کردووە، ژیانێکی زۆر شایستەت بۆ دابین کردووە، ئەو بۆی نییە تەداخولی ژیانت کە تۆ بۆ یارمەتی دایک دەدەی. ئەسەن ئەگەر ژنێ وتی بۆ یارمەتی دایک دەدەیەوە هەر ژن نییە، باوەڕت هەبێ ئەوە سەرەتانە، ئەبێ بن بڕیکەیت. ژن بۆی نییە بڵێ بۆچی یارمەتی دایک دەدەی، بەڵێ لە بەرچاو خێزانەکەت داچەمێنەوە قاچی دایکت ماچکە، قاچی باوکت ماچکە. وازەحە قوربانگیان؟ زۆر تەواو مامۆستاگیان. بە کوردیجا گوناحبار نابێت خۆ، یعنی لا حول ولا قوة إلا بالله. من ئەزانی وتم چی؟ ئەوە گوناحبار زۆر لە تۆ زۆر بە باشی تێگەم، ئەزانم کە ئەوە گوناحبارە بێ لە ژنەکەی بشارێتەوە. ڕەحمەتی خوارد لێ بێتەوە تێگەشت دەسەکانە خۆشمەوە لە ژنەکەی شاردەوە، یعنی من لێتە ترسم، یعنی لێتە ترسم بۆیە لێتە شارمەوە. قسێتەوە دەست خۆش لێ ئاخەوە مەسفی.